سڵاوی خواتان لێبێت. ئەم دارەی دەیبینن بە یەکێک لە مەترسیدارترین دارەکان هەژمار دەکرێت لەسەر گۆی زەوی. ناوی چۆتە کتێبی گێنز بۆ ژمارە پێوانەیەکان. ناوی مانکینیلە کە بە داری سێوی بکوژ دەناسرێت. بۆ زانیاری زیاتر دەربارەی ئەم دارە تا کۆتایی ڤیدیۆکە لەگەڵم بن. ئەم دارە لە چەند وڵاتێک بەرچاو دەکەوێت، لەوانە مەکسیک، کۆستاریکا و ویلایەتی فلۆریدا لە ئەمریکا، هەروەها لە زۆربەی وڵاتەکانی ئەمریکای باشوور بەرچاو دەکەوێت. بەرزی دارەکە دەگاتە 15 مەتر. ئەم دارە وەک کۆگایەکی ژەهر وایە، چونکە هەر بەشێکی لەوانەیە بێتە هۆی مردنی کەسەکان. بەرهەمەکەی وەک سێو وایە، لە شێوە بۆندا تەنانەت تامیشی وەک سێوە، تاکە جیاوازی ئەوەیە دوای چەند خولەکێک لە خواردنی حەز بە سوتانی گەدەت دەکەی کە ئازارێکی زۆری هەیە. ئەگەر زوو چارەسەر نەکرێت دەبێتە هۆی خوێنبەربوون لە ئەندامانی ناوەوەی لەشدا. هەروەها کەسەکە تووشی هەناسەتەنجی دەبێت و ئەگەری زۆرە کەسەکە بمرێت. هیچ کات بیردەوە کردیتەوە کە خواردنی میوەیەک ببێتە هۆی مردنت؟ ئەوەی کە باسم کرد کەمترین ئازارە کە تووشت بێت، چونکە بەرهەمەکەی کەمترین ژەهری هەیە بە بەراورد بە بەشەکانی تری دارەکە. ئەو گیراوەی کە دارەکە دەری دەدات مەترسیدارترین بەشی دارەکەیە، چونکە بەڕادەیەک ژەهراویە. ئەگەر دڵۆپێکی بکەوێتە سەر پێست یەکسەر ئەو شوێنە دەسوتێنێ وەک ئەوەی بە ئاگر سوتابێت. ئەگەریش بەرچاو بکەوێ ڕاستەوخۆ نابینات دەکات. لە حاڵەتی بۆنکردنی ئەو شلەیە یان خواردنی کاتی ئەوەت نابێ بتگەێنە نەخۆشخانە، چونکە لە ڕێگادا دەمری مەگەر ئەجەلت نەهاتبێ. دانیشتوانی ئەو شوێنانەی کام جۆرە دارەی لێ دەڕوێت کاتی خۆی ژەهری ئەم دارەیان لەسەری تیر داوە بۆ ئەوەی لە کاتی بەرکەوتنی کەسی بەرامبەر زوو بیکوژێت. باز لەوە دەکرێت خوان بۆنز لیۆن کە ویلایەتی فلۆریدای لە ئەمریکا دۆزیەوە لە ساڵی 1513 بەهۆی بەرکەوتنی تیرێکی لەم جۆرە ژەهرە مردبێت. دوای ئەوەی دانیشتوان ئەسڵەکەی ئەو ناوچەیە بەرەنگاری بوونەوە، هەرچەند دەتوانی ڕابکات بەڵام بەهۆی بەرکەوتنی ئەو تیرە ژەهراویە مرد. ئەوانەی باسییان دەکەم هیچیان قسەی من نین، بەڵکو لە چەندین سەرچاوە باس کراوە دەتوان خۆتان بە دوایدا بگەڕێن. ئەوەی زۆر سەیرە لەم دارەدا ئەوەیە ئەگەر هیچ بەرکەوتنیشت نەبێ لەگەلی لە کاتی بارانبارین، ئەو دڵۆپە ئاوەی بەرگەڵای دارەکە دەکەوێت بکەوێتە سەر جەسەت بە هەمان شێوەش زیانت پێ دەگەێنێ. هەروەک پێشتر ئاماژەم پێکرد، ئەم دارە گیراوەیەکی ژەهراوی دەردەدات کە لە چەندین جۆری ژەهر پێکاتووە. دیارترینیان ژەهری فۆربۆلە کە توانەوەی هەیە لە ئاودا و هەر ئەمیش وای کردووە کە ئەو دڵۆپە بارانەی بەرگەڵای دارەکە دەکەوێت بە هەمان شێوە مەترسیدار بێت. لە کاتی سوتاندنی ئەم جۆرە دارە مەترسی بۆ کەسانە دروست دەکات کە لێوەی نزیکن، چونکە دووکەڵەکەی دەبێتە هۆی دروستبوونی چەندین زۆری هەستیاری لە پێشدا، هەروەها زیان بە چاویش دەگەێنێت. زۆربەمان دەزانین ڕواندنی دار سوودێکی زۆری هەیە، بەڵام پێم وانییە کەس بیوێ ئەم جۆرە دارە بڕوێنێت. هەروەک دەیزانن خوای گەورە هیچ شتێکی بێ حکمت دروست نەکردووە، بەڵکو هەموو شتێک چەندین سوود و مەبەستی هەیە. ئەم دارەش چەندین سوودی هەیە کە من لە کاتی گەڕان بەدوایە دۆزیمەوە. یەکێک لە سوودەکانی ئەوەیە چونکە ئەم دارە ڕەگێکی پتە و بربڵاوی هەیە کە زۆر بە ناخی زەویدا دەڕوات، وەک بربەستێکە بۆ ڕێگریکردن لە ڕامالین و دامالینی ئەو خاکانەی لە لێواری ئاودان یان لێژیان زۆرە. هەروها لەلایەنی تەندروستیش بەرهەمەکەی و گەڵاکانی لە دروستکردنی چەند دەرمانێک بەکاردێت، دوای تێپەڕبوونیان بە چەندین کردداری فیزیاوی کیمیاویدا. بۆ نمونە بەکاردێت لە دروستکردنی ئەو جۆرە حەبانەی کە یارمەتی میزکردن دەدەن لە کاتی هەبوونی کێشە لە ڕێڕەوی میزەرۆدا. دڵنیام سوودی زیاتری هەیە، بەڵام من هەر ئەوەندەم دۆزیەوە. لەبەر ترسناکی ئەم دارە لە زۆربەی ئەو شوێنانەی کەم جۆرە دارەی لێ هەیە ئاگاداری نووسراوە بۆی گەشتیار خۆی لێ بەدر بگرن. بۆ دڵنیابوون لەو زانیارەیە کە باسم کرد دەتوانن لە گوگڵ بە دوای ناوی مانکنیل تری بگەڕێن. لێرەدا هاتینە کۆتایی ڤیدیۆکە. ئەگەر یەکەم جارتە گوێت لەم زانیارانە بێت لە کۆمنت بنووسە، هەروەها بۆی بەردەوام بابەتی زیاتر و زانیاری سەرنجڕاکێشترت پێ بگات. سەبسکرایبی کەناڵەکەم بکە لە یوتیوب و زەنگۆڵەکەی تەنیشتشی چالاک بکە بۆی ئاگدار بکرێەوە لە کاتی بڵاوکردنەوەی هەر ڤیدیۆکمان. زۆر سپاس کە بینەر بوون. هەروەها دەتوانن سەیری ئەو دوو ڤیدیۆی ڕابردووشمان بکەن ئەگەر تا ئێستا سەیرتان نەکردووە.